بینانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە هەسوڕەوان سلااوێکی گەرمتان پێشکەش. ئازیزان، لا ڕۆژی 25 خەرمانان ڕۆژی بانگەوازی حیزبە سیاسیەکانی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە کوردستان نزیک دەبینەوە. بەم بۆنە داوامان لە هاوڕێ محەممەدی قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە لەگەڵمان بێت و بەشدار بێت لەم بەردامەیە و چەند پرسیار ئاراستەی جنابی ئەم بکەین. فەرمونەوەی هێشتا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ محەممەد، ئەم کاتتان باش و زۆر بەخێر بێت بۆم بەرنامەیە. زۆر سپاسی ئێوە و هاوکارانتان و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵاکەم لە خزمەتتان. زۆر سپاس و بەخێراتن تاکەم دووبارە هاوڕێ محەممەد. هاوڕێ محەممەد، لەوانەیە ئەمە پرسیاری زۆر کەس بێ کە ئەم بەرنمەیەمە بین و لە چەند ڕۆژی داهاتوودا کە مانگرتنی گشتی بەڕێوەیە. پرسیارەکە ئەوەیە بۆچی مانگرتنی گشتی بۆ حیزبەکان کۆبوونەوە لەسەرەوەی کە مانگرتنێکی گشتی بەڕێوەبن بانگەوازی بۆ بکەن. بڵێ ئەوەی کە دەگەڕێتەوە بۆ مانگرتنی گشتی شکڵێک لە خەباتی جەماوەریە ڕێکخراوە، ئەهدافێک دیاریەکات، جەریاناتی سیاسی لە هەر مەختەعێکی مبارزاتی خۆیانە خەباتی خۆیانە هەست بەوە بکەن کە ئەم شکڵە لە خەبات جواب ئەداتەوە بۆ سەرخستنی ئەهدافێکی دیاریکراو لە مەختەعێکی دیاریکراوە دەست دەبەن بۆ ئەو کارە و ڕێکی یەخەن مانگرتنی گشتی ڕێگەخەن. جا بۆ ئێستێ بۆ ئەم مەسئلەی شۆڕشی ژینایە و دوای تێپەڕبوونی ساڵێک لە ساڕۆژیا بۆ مانگرتنی گشتی لەبەر ئەوە مانگرتنی گشتی بە بڕوای من ئالێرەیە لەم مەقتەعە دوو هەدەف بۆ دیاریکراوە یا دوو هەدەف تەعقیبەکە. یەکیان ڕاگرتنی شکۆی ئەو ڕۆژە مەزنەیە، ئەو ڕۆژەیە کە ئەو کچەتیا جوانە مەرگ دەبێژینە و بە دوای ئەوەیە ڕق و تووڕەیی پەنگ خواردووی خەڵقی ئێران و بە تایبەت کوردستان دەتەقێتەوە و تەواوی کوردستان و ئێران و بگرێت لە زۆر شوێنی جەهانیش دەگرێتەوە. بۆیە بەو دەلیلە ئەمە ڕۆژێکی تاریخیە، ڕۆژێکی مێژوویە و هەر جەریانێکی سیاسی و هەر فعالێکی سیاسی، هەر هەڵسوڕاوێکی سیاسی بە بڕوای من دەبێت ڕێزی بۆ دابنێ و دەبێت وەک ڕۆژێکی مێژووی شکۆدار شکۆی بپارێزێ. بۆیە بە بڕوای من ئەوەڵین هەدەفی ئەم مانگرتنە پاراستنی شکۆی ئەو ڕۆژە مێژوویەیە لە سەراسەری ئێرانە و لە کوردستان. ئەهدافی دواییشی بە بڕوای من ئەوەیە مانگرتن ئەم شۆڕشی ژینایە بەرهەمی خوێنی 4 دەیە لە ڕەنج و ئازار و مەینەت و شکنجە و ئیعدامی هەزاران کەسی تێکۆشەر و هەزاران کەسی کۆمۆنیست و فعال لە کۆمەلگای ئێرانە و لە کوردستانایە. بۆیە ئەم بەرهەمە لە شۆڕشی ژینایە ڕنگ و نەخشێکی تایبەتی پیا کرد. ئێمە دەبێ هەم بیپارێزین و هەم ئەم ڕۆژەمێژوویە بکەینە نقطە ئتکایەک بۆ هەنگاوی دوایی بۆ پەرەدان بە ئەم شۆڕشە. چون ئەم شۆڕشە ڕەوەندێکە، پرۆسەیەکە کە لە مەقتەعێکی دیاریکراوە دەستی فێر کردووە، ئارام بۆتەوە و دووبارە دەست پێ یەکاتەوە. بۆیە بە بڕوای من هەدەفی دووەمەوەیە کە ئێمە لەم مەقتەع تاریخەیە داوا لە کۆمەڵانی خەڵکی بە تایبەت کوردستان، ئەحزابی کوردستانی کە لە کوردستانە نفوزیان هەیە، جێگەپێیان هەیە و خەڵک بە قسەی کردوون و بارها ئەم مانگرتن تاقی کراوەتەوە وەک خەباتێکی سیاسی و جەماوەری. لەم مەرحەلەشە بە پێویستیان زانی کە ئەم شکڵە لە خەباتی جەماوەری بێنەوە مەیدان و ڕێکی بخەن و داوا لە هەموو خەڵکی زوڵم لێچوو لە کوردستان بکەن کە لەو ڕۆژەدا مان بگرن بۆ ئەوەی کە سابتی بکەن شۆڕشی ژینە ئەگەر ئارامش بۆتەوە بۆ مانا نییە کە خەوتووە، بەڵکو خەریکە خۆی ڕێک دەخاتەوە و خەریکە خۆی چوارچێوە بۆ مبارزەکەی دیاریەکە، ساختارێک بۆ مبارزەکەی دیاریەکە. ئەم مانگرتنە بۆ ئەوەیە کە دووبارە بە بیری خەڵکی بێنەوە کە شۆڕشی ژینە احتیاجی بە تەکانێکە بۆ ئێدامەی ڕێگاکەی. بۆیە بە بڕوای من
تەسمیمێکی بەجێیە و تەسمێکی واقع بینانەی و تاقیکراوەشە بۆ نەقوتراوە بەسەرن فەرسکە برێژنە خیابان لەبەر ئەو حیزبانەی کاران کردووە هەز بە مەسئولیت دەکەن و مەسئولیەتی ئەو شکڵە لە خەبات بە ئۆهداگرن بۆیە تەلاش ئەوەیە کە ئێمە بە شکڵێکی سیاسی ئارام بە شکڵێک بە کەمترین تەلەفات بتوانین ئەو ئەهدافە دیاریکراوەی کە بۆمان دیاری کردووە بۆ ئەمانگرتنە جێی بخێن و بەڕێوەی بەری بۆیە بە بڕای من بۆ ئیسێمانگرتنی گشتی من پێم وایە بەو منزورانی کە عەرزم کردن ئەم مانگرتنی گشتە لێرە بۆ لە کوردستان داوا کراوە مثلەن بۆ نەکوتراوە ئێران داوا لە ئێران کراوە پشتیوانی لەو خەباتە بکەن لەو خەباتە زەماوەریە لەبەر ئەوە کوردستان بە شاهیدی هەموو خەڵکی ئێران بە شاهیدی هەموو جەریاناتی چەپ و ڕاست و هەموو ئەو کەسانی کە لە دەست جمهوری ئیسلامی بە شکڵک زوڵمیان لێ دەکرێت کوردستان هەر لە دوا هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی سەنگەری لە پێشەوەی خەبات بووە لە عەلەیهی زوڵم مستەمی ئەم ڕژیمە وەحشیە بەڕاستی ئەم ڕژیمەکە هەمیشە سەرکوتی کردووە سەنگەری مقاومەت بووە سەنگەری خەبات بووە سەنگەری پێشڕەو بووە لە مقابلی زوڵم و زۆریەوە بۆ کوردستان دووبارە بە دەلیلی ئەوەی لە کوردستان جامعەیەکی حیزبیە حزب تیادا جەریاناتی سیاسی تیادا شکڵیان گرتووە تیا ڕێکخراون وجودیان هەیە جێگەپیان هەیە بۆیە لێرە جواب بداتەوە و لێرە جوابی داوەتەوە بۆ معنانیە خۆ بێ احتمالی هەیە لە شوێنی تر جواب نەداتەوە من هیوادارم کە ئەم بانگەوازەی ئێمە لە هەموو شوێنەکانی ئێران لە هەموو شارە گەورەکانی ئێران جواب بداتەوە و بێتە شتوپەنایەک بۆ کوردستان و هەنگاوێک مبارزەی حەقتەڵبانەی خەڵقی کوردستان و خەڵقی ئێران بەرێتە پێش بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی بۆیە بە بڕوای من لە کوردستان ئەو شکڵە لە مبارزە ئەو خەباتە جەماوەری کە مانگرتنی گشتیە من پێم وایە جواب بداتەوە و تەسمیمێکی گونجا و بە بڕوای من ژیرانە و دڵسۆزانەیە بۆیە بەو دەلیلە بەو دەلالێک کە عەرزم کردین مانگرتنی گشتی بۆیە لێرە مانگرتی گشتی بەو دەلالێ پێویست بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد پێتان وایە هاوکات کە لە ناوەوەی وڵات مانگرتن بەڕێوە دەچێ ئەرکی خەڵکی تێکۆشەر و هەروەها هەڵسوڕاوانی سیاسی لە دەرەوەی وڵات بۆ پشتیوانی لەم مانگرتنە دەبێت چی بێت؟ وڵا بە بڕوای من ئەو ئەگەر ئێمە ئەوڕێک لە یەک ساڵی ڕابردوو بدەینەوە لە جەریانی شۆڕشی ژینایە کە لە هەموو ئێرانە بەرینایی پیا کرد لە دەرەوەی وڵاتی جوابی وەرگرتەوە لە دەرەوەی وڵاتیش تەواوی بەشی زۆری فعالینی سیاسی کەسانی دڵسۆز هەڵسوڕاوانی ئەم جەریانەتە سیاسیە ئەوەی بۆیان کردیان من پێم وایە ئەم دەورەش لە دوای 25 ئەم مانگەکە کە کوتراوە دەبێ مانگرتنی گشتی لە کوردستان بەڕێوە بچێ ئەگەر دەقەتان کردبێت لە سەراسەری ئێرانە زیاتر لە هەفتا سازمان و ڕێکخرا و جوڵانەوەی کرێکاری و ئەوانە دانشجویی و مەعەلمان و ئەمانە پشتیوانیان کردووە لەم هینە بێگومان ئەمە ڕنگدانەوەی بێ لە دەرەوەش ڕنگدانەوەی بەو جۆرا بێ کە هەموو لایەنگرانی ئەم ئەحزابە فعالینی سیاسی کە ساڵهای ساڵ لە دەست حکوومەتە زوڵمیان دیوە و ناچار بوون کۆمەلگای ئێران بەجێ بێڵن هەز بە مەسئولیت دەکەن و پشتیوانی دەکەن بۆیە وەزیفەی هەر کەسێک هەموو فعالینی سیاسی ئەحزاب هەر کەسێکی سیاسی هەر هەڵسوڕاوێک کە هەز بە مەسئولیت دەکاو و بە جۆرە لە جۆرەکان جمهوری ئیسلامی زوڵمی لێ کردووە شکنجەی داوە گرتوێتی نەعەداڵەتی بەسەرادا سەپاندووە بە هەر شکلێک لە شکلەکان بۆیە من پێم وایە بێ وەزیفەی هەموو ئەوانەیە کە پشتیوانی بکەن لە مانگرتنە پشتیوانی بکەن لە شۆڕشی ژینا تەلاش بکەن کە لە دەرەوەی کوردستان لە دەرەوەی ئێران هەتا دەتوانن ئەم جنبشە بەرینتر بکەن بیبەنە ناو جامعەی جەهانی بیبەنە ناو ئەو شوێنانەی کە پشتیوانی دەکەن لە خەباتی ئازادی خوازانەی خەڵکی ئێران و کوردستان بۆیە بە بڕای من وەزایفەکە شتێکی ئەوە نییە دیاریکراو نییە پێشتر جوابی وەرگرتەوە ئەم دەورە ئێمە وەزیفەمانەکە دووبارە بیری هەموو فعالینی سیاسی بێنەوە کە بە بڕای من هەمووشان بۆ خۆیان لە ئێستەوە ئەعلامی ئامادەجان کردوەوە ئەگەر ڕۆژانە سەری ئەخبار و ئانە بکەن نییە ئەنواع و ئەقسام ئافیش و
خبر بڵاوە بێتەوە لەم وڵات و لەو وڵات و لەو وڵاتکە داواکەن کە لە فلان ڕۆژە لە فلان شوێن لە فلان شوێن ئەو کارە بکەن. یەکشت کە بەلای منەوە گرنگای ژەوەی نییە من داوامەوەی لە هەموو فعالینی ئەحزابی سیاسی کە لە دەرەوەی وڵاتن نییە بە جیانەی کەنەوە کارە تەلاش بکەن پێکەوە یەکگرتو وەک چۆن لە 6 حزب لە کوردستان ئەو کاریان کردووە لە دەریش ئەو کارە بکەن و بە بڕای من ئەوە بەرهەمی زۆرترە بێت تا ئەوەی نییە هەر حزبیاتە چەند حزبێک بە جیا لە بلەو لابیکە بۆیە بە تایبەت وەزیفەی هەڵسوراوانی ئێمە وەکو کۆمەڵە حزبی کۆمونیستەوەیەکە لە هەر وڵاتێکەکەن لە هەر شوێنەکەن نیە دەوجە هەتایە تەلاش بکەن کە زۆرترین خەڵکی تێوەگلێن زۆرترین خەڵکی بۆ ڕێک بخەن داوت لە هەموو ئەو کەسانە بکەن کە بە جۆرێک لە جۆرەکان پێیان خۆشە و وەزیفەی خۆیان ێزانن بێن لەم حرەکەتە بەشداری بکەن و پشتیوانی بکەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد هەروەکو خۆشتان نەزانن ڕژیم لە چەند ڕۆژی ڕابردووە لە 1 ساڵی ڕابردوودا بە هەڕەشەکردن لە خەڵکی کوردستان و بانکردنی هەڵسوراوانی کرێکاری و مەدەنی و ژنان و هەروەها هەڵەکوتێتە سەر هەڵسوراوانی ژینگە. ئەمڕۆ خۆتان حتمما لە هەواڵەکانە بینیتوانە لە چەند ڕۆژیدا پێشووترا هەڵسوراوانی شاری سنا خەڵکێکی زۆری لە بانە بۆکان شارەکانی دیکەی کوردستان سەقز دەست بەسەر کردووە. هەدەفی ڕژیم لەم دەست بەسەرکردنە چییەوە دەیەوێت چی بسەلمێنێ بەڕای ئێوە؟ بە بڕای من جمهوری ئیسلامی هەر لە توولی ئەم چەند ساڵی کاتەوە سەرکار هەمیشە کاری ئەوە بووە کە مخالفینی سیاسی خۆی سەرکوت بکە بیانگرێت ئەشکەنجیان بکات ئیعدامیان بکات لە ناویان بەرێ دەربەدەریان بکە ئەوە بە بڕوای من شگرتایەکە کە جمهوری ئیسلامیان چەند ساڵە بەڕێوە بردووە. بە تایبەتی ئەگەر ئێمە لە بیرمان نەچێ ساڵی پار لە جریانی شۆڕشی جینای هەرەوە نەبڵێن زیاتر لە 600 نەفەر فەقەد ئیعدام کرا غیر از ئەو هەموو بریندار و کوشتەی کە لە خیابانەکانە گودلایان بەرکەوت ساسمایان بەرکەوت کوێر بوون چودانم زەربەیان دی ئەشکەنجە دران بێحومەتیان پێکرا تعدایان لێکرا بۆیە جمهوری ئیسلامی هەمیشە کاری ئەوە بووە. بەڵام ئەم زروفە ئەم وەختەی کە ئێستا ئەمە تێداین فەرقەکە جمهوری ئیسلامی ساڵی پار ئەگەر ئیدامەی ببووایە شۆڕشی ژینا ماوەیەکی تر احتمالی زۆر بووکە پایەکانی زۆر لەوە لەقتر ببێ. بەڵام بەداخەوە بە هەرحاڵ بەدەلیلی ئەوەی کە ئەم شۆڕشە نەیتوانی وەکو پێویست بەخۆی شکل بدا ڕەهبەری لەسەرەوەی خۆی بۆ دۆزێ دیاری بکە وردە هەنگاوەکانی بەرەدوا ئارام بۆەوە پاشەکشەی کرد ئارام بۆەوە بەڵام نەخەوت نەنووس لە بین نەچوو ئەستێ دووارە وردە خەری کەسەر ڕداتەوە. جمهوری ئیسلامی تەجروبەی ساڵی پێشووی هەیە زۆر نیگەرانە لەوە ئەگەر دقتت کردێ بە ئەنواع شکل خەڵکەگرێ لە هەموو شارەکان سەنگەربەندی ئەکات نیر و ئەهێنێت مەرزەکان ئەتەنێ ئەوە تا ئێمە لە دەرەوەی وڵاتین بە ئەنواع ئەقسام شکل فشار دێنێ هەڕەشە دەکا داوای چەکردنی ئەحزابی مخالفی ڕژیم لە کوردستانی عێراق دەکا لە ناوە بە قەولی خۆ لە شارەکان لە سنەر لە بانە لە هەموو شوێن لە ئێران خەڵق دەگرێت بۆ لەبەر ئەوەی نییە ترسی مەرگی لێنیشتۆ دەزانێت دەوری پێشوو ساڵی پێشوو چ بەڵایەکی بەسەر هادوو بە چ فێڵ و قەتڵ و ئامکردنی خەڵق و سەرکودێ خۆی گرتەوە. بۆیە نیگەرانە لەوە کە بە هەر شکلێکی ممکن بۆی دەکرێنە بەری پێ بگرێ تەلاش بکانە کەم ڕەنگی بکاتە تەلاش بکە نەیەڵێت ساڵ ڕۆژەی ژینا بە شکلێکی باش ئەو جۆش و خۆشە پەرەپستێنێ بۆیە هەڕەشە دەکات فلان دەکات کوشتنە لە مقابلەوە خەڵق چی کردووە خۆ خەڵق هەڕەشە لە جمهوری ئیسلامی خەڵق بە شکلی سیاسی ئەو مانگرتنەی کە من عەرزم کردن و ئێوەش پرسیارتیان کرد ئەو مانگرتنە جوابێکی سیاسیە بەو هەڕەشە و گوڕەشە و گرتن و عەزیەت و ئازار و بێحومەتی خەڵقە خەڵق بەو شکڵە گوێ بداتەوە کاگەر ئەو هەڕەشە دەکات لەملا لەولا لە کەسانی کە لە دەرەوەن بیان کوژێ سوودانم بیان گرێ چەکێنکە خەڵکیش لە ناوە بە شێوەی سیاسی ئەوە جا بێدەنەوە. بۆ جمهوری ئیسلامی نیگەرانەوە بە هەر شکڵێکی ممکن کە تەنیا شکڵی ممکنی ئەو سەرکوتوی ئەعدام و گرتنە ئەیکات بۆی کە پایەکانی لەق نەبێ بۆی کە دەزانێت ئەگەر بە هەر دەرەجەیە پاشەکشەکانیە خەڵق هەنگا گەشتە پێشەوە. بۆیە نیگەران لەو حرەکەتە
هەتەوە ئەمە شەڕێکی دوو جوب هەیە لەلایەک خەڵق و لەلایەک ڕژیمێکی سەرکوتگەر تەوازن قوا وەکو پێشوو نەماوە هاوسەنگی هێز گۆڕاوە هەم لە کوردستان هەم لە ئێران بەبەستانەوەیە خەڵک بەهێزتر بووە هاوڕێ محەممەد تاچیت بەڵێ بە تاچیت خەڵک بەهێزترە وەختەگەڵم هاوسەنگی هێز گۆڕاوە بە قازانجی خەڵک گۆڕاوە وەختێک ئەوە ئەساسی ئەوە دەکا کە هاوسەنگی هێز گۆڕاوە دەزانێ ئەگەر هەنگایەک ئەم شۆڕشی جینای بشێتێ پێشەوە زۆرتر ئەوە هاوسەنگی بەزەری دەگۆڕێ و خەڵک هەنگایەک دەچێتێ پێشەوە ئەوە لەوە نگرانە بۆیە بە هەر شکلێکی ممکن بۆی بکرێ سەرکو دەکا دەگرێ توزانم مەرزەکانە تەنانە حتا لەوانەیە دەڕندەگی تریش بکات هێرشیش بکات توزانم کاری لەوەی گەورەتر تاسە کردوێتی بۆی ئەم ڕژمێکی جەنایەتکار ڕژمێکی دڕندەیەوە لە هیچ زوڵم و ستەم و سەرکوت و گرتنوی ئەدامێ شکۆداکە بۆیە وەزیفەی خەڵق ئەوەیەکە یەکگرتوو بێ لە مەقابلی ئەمەیە و جوابی مناسب بداتەوە بەم سەرکوت و بەم ئیعدام و بەم گرتن و بەم لێمافیەکە لە جێی خەڵق دەیکە بەڵای هاوڕێ محەممەد هەر وەکو خۆشتانی شارەتان پێکرد لەو ڕۆژە و کا حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدەنگێکیان پێکێناوە بانگەوازێکی هاوبەشیان لەسەر ئەوەی کە 25 خەرمانان مانگرسنێ بەڕێوە بچێ پێش ئەوە سبحەکەی کە بڕنە سەرگۆڕی ئەو کەسانەی کە لە شۆڕشی ژینای گیانیان بەخدووە هەروەها گۆڕی ژینای جوانە مەرگ و دوانی مەڕۆکێکی مانگرسنی گشتی بێ لەو ڕۆژەوە کۆماری ئیسلامی هەڕەشەکە لە کاسبکاران و دوکانداران کە نابێ ئەو ڕۆژە دوکانەکانتان دابخەن بنەماڵی گیان بەخکردوان هەڕەشە لێ دەکا ئایا ئەم مانگرسنەی کە ئێستا قەرارە 3 ڕۆژتر بەڕێوە بچێ ئەمڕۆیمە چوارشەمەیە بەنامەی زەفتەکەی شەمە بەڕێوە بچێ ئایا ئەگەر سەرکەوێت چۆن دەتوانێت بەرەو پێشی بە ئەم شۆڕشە ئایا دەتوانێت ئەم شۆڕشە بەرەو پێش بوات بە بێگومان دەتوانێت هەنگایەک بچێت پێشەوە بە شۆڕشی ژینە سنگەرێک بشکێنێت بچێتە پێشەوە بۆ گەیشتن بە ئەدافی خۆی جمهوری سامیش دەوە نیگەرانە بۆیە عەرزم کردن دوکاندار دەگرێ دوکانەکە قفڵەکە کەسانی سەرشناسی سیاسی لە هەموو شارەکان فعالێنی سیاسی هەڵسوڕاوانی پێشووی کە لە یەک ساڵی ڕابردووان نەقشیان بەرچاویان بووە هەمووی ئەوانە پێشتر شناسایی کراون دانە بەدانە دەستە بەدەستە ئەنگرێت ئەیان خەتە زیندان هەموو ئەو شوێنانی کە ئەو کۆڵان و کوچانەی کە پێشتر ئەگەر تەزاهوراتی خیابانی بۆ لەسەر شقام بوو لەو کۆڵانانە ئەوانەی کە پێی وایە ڕێگەی دەڕەون هەمووی ئەوانە نیە احتیمالی زۆرە سنگەری لە دروستکە نەیە خەڵک دەرباز بێ منزورمەوەی بە هەر شکلێکی ممکن نییە هەوڵەدا بۆ بەرگرتن بەوە بە بڕوای من ئەی بۆ ئەحزابی سیاسیش مانگرتیان وەکو عەرزم کرد مانگرتیان ڕاگەاندووە لەبەرەوە مانگرتن حرەکەتێکی جەمعی جەماوەریە هەموو کەس تێدا بەشدارە ڕژیم ناتوانێت شتێ بکە دا بۆیە ڕژیم ئێستا پێشدەستیەکە پێشەوەی حسابەکە دەست پێ بکە ماگرەکە دەست بکە دەچێتە سەرۆکاری ئەو کەسانەی کە نییە بە شکلێک بەشدارە بن مەسەرەن دوکاندارێکی لەوانەیە کە دوکانە بدابخە کارگای کرێکاری شوێنەکە کە مجموعەیە کرێکار کاری تێ دەکەن هەر لە ئێستەوە نێشە فعالینیان دەگرێت لەبەرەوە لەو ڕۆژانیە لێوێ نەبن خلاصە هەموو ئەو شوێنانەی کە دانیشتووەکان مەسەلەن لە شوێنە جەمە بنەوە ئەوە فشاران بۆ دێنێ ژنان لەکوێ کۆ بنەوە هەموو فعالینیان دەگرێت یان خەتە زیندان هەموو ئەو ڕێگانەی کە پێی وایە دەتوانێت بیگەنێ بۆ ئەهدەفەی کە نێڵێ ئەم حرەکەتە سەر بگرێ یا ئەگەر سەر بگرێ لە شکڵێکی زەئیفا سەر بگرێ بۆ ئەوەی ئیجازەی پێ نەدا بەودای پێ نەدا کە هەنگاوێک بچێتە پێش بە ئەداتی دیاریکراوی خۆی بگات ئەو دەست بە هەموو کارێک ئەگات ئەها لەلایەکەوە نیە لەلایەکەوە عەرزم کردن لەلایەکەوە لە ناوە فشاری هێناوە بۆ خەڵک بۆ کەس لە دەریشەوە نیە ئەحزابی سیاسی لە کوردستان عێراق هیچ هەڕەشەیەک نین لەسەر جمهوری ئیسلامی بەتەوری واقعی بەڵام بۆ مەبەستت هێزنواندنە لە ناوەی وڵات هاوڕێ محەممەد مەبەستت هێزنواندنە هەڕەشە نیە لە سەریان معلومە هێزنواندنە لە عەلەیهی دەوڵەتی هەرێم لە عەلەیهی ئەو هێزانی تر و هەروەها تەواوی ئەو مشکلاتێک کە لە ناوەوە هەیە منعکەسی بکاتە دەرەوە پێی وابێ ئێرە گیر و گرفتە لەبەر ئەوە نیە خەڵق لەوێ نیە خەڵق لێ پترسن بۆیە من پێم وایە ئەوەڵەن خەڵک ترسی خەڵق شکاوە بە بڕوای من شۆڕشی ژینە یەکێ لەو شتانەی کە ئەو زەربانەی کە لە جمهوری ئیسلامیدا ترسی خەڵقی زۆر ڕژان و خەڵق زۆر شوجاعانە هاتنە مەیدان هاتنە شەقام
شعاریاندا سرودیان خوێن گۆرانیان غد شعاری ڕادیکاڵیاندا شعارەکانیان هەمووی ڕووی نوچی لە دەمو دەستگای حاکمیت بوو ڕژیم هەموو ئەوانەی لە بیرە بۆیە بە هەر شکلێکی ممکن ئالەم دۆخەیە لەم شەرایەتەیە هەوڵ ئەدا بەر بەوە بگرێکە ئەم مانگرتنە سەر نەکەوێشون سەرکەوتنی ئەم مانگرتنە یعنی دووارە تەقینەوەی شۆڕشی ژینە پەرەسەندنی شۆڕشی ژنجیان ئازادی لە سەراسەری ئێران و بگرە لە دەرەوەی ئێرانیش بۆیە لەوەنی گەرانە بۆیە بە هەموو شکلێکی ممکن ئەو کاراکە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد. هاوڕێ محەممەد وەکەوەی کە خۆشیان لە بەشێ لە قسەکانتان ئایشارەتان پێکرد ئەم جارە یەکدەنگیەکی باش دەبیندرێت لە نێوان حیزبەکانی چالاک لە کوردستان و دیارە خەڵکی کوردستان بەم یەکدەنگیە خۆشحاڵن. ئەم یەکدەنگیە تا چەندە دەتوانێت لە خزمەت شۆڕشی ژینادا بەکاربێنێت؟ بە بڕای من یەکدەنگی یەکگرتوویی بۆ گەیشتن بە ئەهدافێکی دیاریکراو ئەویش ئەهدافێکی ئازادی خوادانە لە دژی ڕژیمێکی سەرکوتگەری جەلاد بێ لە هەموو کاتێکە دەتوانێت زەربەیەکی کاریگەر بێ لە دوژمن. بۆیە لەم شەرایەتەشە یەکگرتوویی هێزەکانی فعال لە کوردستان بە بڕوای من هەنگاوێکی زۆر باشە بۆ بەرەو پێشبردننی ئەو ئەهدافەی کە لە شۆڕشی ژنجیان ئازادیە بانگەوازی بۆ کراوە داخوازی بۆ دراوە. بۆیە ئەم یەکگرتوویە دەبێت بپارێزرێ و تەوای ئەو کەسانەی کە بە شکلە لە ئەشکاڵ فعالی ئەم مەیدانن تەلاش بکەن ئەم یەکگرتوویە بپارێزە. ئەم یەکگرتوویە لەلایەکەوە دەتوانێت بە یەکگرتووی ئەهدافێکی دیاریکراو بپارێز لەلایەکی تریشەوە بۆشایی ناهێڵێ بۆ ئەوەی کە ڕژیم لەو کەلێن و قوشبن دزانەی کە هەیە ئیسیفادە بکات. ئەم حزب بدا بەو حزب ئەم جریان بدا بەو جریانە ئەو جریان بخاتە پێگوێ قازانجی ئەوەیە. بۆیە بە بڕوای من ئەم یەکگرتوویە ئەم یەکدەنگەی کە ئێستا لە کوردستانە پێک هاتووە بە تایبەت لە کوردستانە پێک هاتووە بە بڕوای من شتێکی زۆر باشە دەستکەوتی باشی دەبێ و من هیوادارم هەموو دەریاناتی سیاسی هەست بە مەسئولیت ئەم یەکگرتوویە لە ناوەشەوە لە دەرەوەی وڵاتیش ڕنگ بداتەوە و بیپارێزن هەتا ئێدامەی ڕێگا کە بیپارێزن هەتا دەتوانن ئێمە ئەو کارە بکەین و ئەمە باشەکەشی ئەوەیە کە بە لەحازی ڕۆحیەوە تەقوێتی ڕۆحیەی خەڵق دەکات لە ناوەوە بخۆی پشتوانێک کە خەڵق دەزانێت کە بەرحاڵێتەن هیچ کەلێن و قوژبنێک نییە کە جمهوری ئیسلامی خەڵقی پێ فری و بدا خەڵقی پێ بترسیانەیە خەڵقی پێ بتۆقێنێ قازانجشی هەیە. بۆیە من هیوادارم ئەحزابی سیاسی لە کوردستان بە تایبەت و ئەو ئەحزابە چەپەی کە لە ئێرانیش فعالیت دەکەن هەماهەنگ من پشتیوانی بکەن تەلاش بکەن بۆ ئەوەی کە ئەم یەکگرتوویە لە عەلەیهی ڕژیمێکی سەرکوتگەری جمهوری ئیسلامی بۆ جێخستنی ئەو داخوازانەی کە لە شۆڕشی ژنجیان ئازادیە تەرەخ کراوە ببینە پێشەوە و هەنگاوێک بەرەو سەرکەوتن بچینە پێش. بەڵێ هاوڕە محەممەد زۆر سپاس هاوڕە محەممەد. ئەم کۆدەنگەی حیزبەکان شتێکی بەجێگە بووە پێتان وایە هۆکاری ئەوەی کە بوو بەهۆی ئەوەی کە ئەم شش حیزبە سەر ڕای جیاوازی فکری سەر ڕای جیاوازی بەرنامە ئستراتیژی هەموو ئەوانە بێتە هۆی ئەوەی کە ئاوا بانگەوازێک دەربکەن هۆکارەکەی چی بوو بەڕایەوە؟ بە نظری من هۆکارەکەی شۆڕشی ژنجیان ئازادی بوو. شۆڕشی ژنجیان ئازادی شۆڕشێکی جەماوەری بوو بە تایبەت لە کوردستانەوە هەڵایسا لە کوردستانەوە دەستی پێکرد لە هەموو ئێرانە دەنگی داوە لە جیهان دەنگی دایەوە. ئەم شۆڕشە هەنگاوهایەکی باشی بڕی چوە بەری پێشەوە وەکو عەرزم کرد زۆر دروشم و شعاری ڕادیکاڵی جێخستدا زۆر هێزی گەنج و لاوی ئەم سەردەمەی هێنایە مەیدان. بۆیە تۆ ئەگەر پتەوێ ئیدامەی ئەم ڕێگایانە بدەی ئیدامەی ئەو دەستکەوتانە بدەی و ئەو دەستکەوتانە بپارێزی هیچ هێزێک ناتوانێت بە تەنیا و کارە بکە. بۆیە احتیاجی بە کۆدەنگیە احتیاجی بە یەکگرتوویە احتیاجی بە ڕێخستنی تازەیە احتیاجی بەوەیە کە بە شکڵێکی نوێ بچێتە پای پاراستنی دەستکەوتەکان و ئیدامەی ئەو ڕێگایە. بە بڕوای من ئەم کۆدەنگیە یەکێ لە ئەشکاڵێکە کە ئەم سەردەمە دەیویست وەسەن داخوازی بوو و ئەسەن زەرورەتێک بوو
بۆ ئیدامەی شۆڕشی ژینا لە کوردستانە کە دەستی پێکرد دەبووە لە کوردستانەوە ئەم کۆدەنگیە شکل بگرێ و بە خۆشیشەوە شکلی گرتووە ئەلا ڕقمی بە قەولی جەنابەت جیاوازی بیر و باوەڕ و ئەو شتانەی کە باسکرا بەڵام زەرورەتی خەباتەکە زەرورەتی مبارزەکە بە هەموو ئەو حیزب و لایەنانەی سەلمان کە ڕێگەیەک نییە غەیرەز ئەوە ئەبێ کۆدەنگ بین لەسەر جێخستنی مەجموعەیەک خواست و متالبات کە لە شۆڕشی ژینایە هاتوۆتە دی و لە شۆڕشی ژینایە باس کراوە تەرەح کراوە بۆیە بۆ ئیدامەی شۆڕشی ژینا کە ئەمە بە شۆڕشێکی ئازادی خوازانە و حەق خوازانە و ڕادیکاری دەبینین لە جامعی ئێرانە پێویستە ئەو هێزانە یەکدەنگ بن کۆبن و پێکەوە بتوانن نییە لە عەرسەی مبارزەیە ئەو خواستانە خواستی عمومین بیبێنە پێش مەسەلەن دفاع لە ئازادی سیاسی دفاع لە زندانانی سیاسی مەسەلەی حیجاب مەسەلەی جایی لە دین لە دەوڵەت مەسەلەی ئازادی ژنە ئەمە مەجموعە خواستایەکن کامۆ کەسانی کە بە شکڵی لە ئەشکال کۆدەنگیان هەیە نییە تەلاشی بۆکەن بێ باشە معلوم وەختێک ئەوانە هەیە بۆ بەیەکەوە ئەو کارە نەکرێت بۆ بە کۆدەنگی ئەو کارە نەکرێت بۆیە بە خوشحالی ئەو کۆدەنگی بە بڕوای من لەم شرایطە زەرورەتی مبارزەکە بە هەموو ئەوانەی کە لەم ڕێگایە خەباتیان کردووە بەڕاحات زەحمەتیان کێشاوە ڕەنجیان کێشاوە ئەو زەرورەتە ئەوەی هێنا پێش دەمیان و ئەوانیش نانتوانی بەرحاڵ خۆی لەلا بدەن و ناچار بەوە بوون کە کۆدەنگ بن و ئەوە ئەسەن زەرورەت و ویستی مبارزەیەم سەردەم ببوو بەبڕای من ئەو زەرورەتە بوو کە ئەمە ئەحزابی کۆکردەوە زەرورەتێک کە ئەو مبارزە لە جامعەی ئێرانە شکلی گرتووە من عەرزم کردم هاوسەنگی هێز لە کوردستان بە تایبەت و ئێران گۆڕاوە بە قازانجی خەڵک دەی تۆ ئەگەر حزبێکی مەسئول بی جەریانێکی مەسئولوی خۆن تۆ ناتوانانی خۆلەوە دوور بگری دەیوە ئەوەش تەشخیص دەدەی کە ئەم هاوسەنگی هێزە خۆ بەتەنیا ناپارێزرێ دەبێت دەبەرحاڵ دەبێت هێزێکی زۆرتر لە بۆی کۆوەکەی تافتوانی هاوسەنگی هێزە بپارێزی و بیبیتە پێشەوە هەنگای بیبیتە پێشەوە بۆیە بە بڕێ من زەرورەتی مبارزە لە کۆمەلگای ئێرانە نەک تەنیا ئەحزابی سیاسی کە بە لە کوردستانان هەموو جەریاناتی چەپ هەموو ئەو کەسانی کە سیاسین خۆیان بە دڵسۆزی ئەم خەباتە ئازان خۆیان بە ئازادی خواز ئەزانن وەزیفیان ئەوەیە کە کۆ هاودەنگ بن کۆدەنگ بن و یەک بگرن داعلێکی ئەم دەوڵەتە هارێکە لەسەر کارە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد هاوڕێ محەممەد وەکو دوایین پرسیار پەیامتان بۆ هەڵسوڕاوانی کۆمەڵەوە حزبی کۆمونیستی ئێران لەم ڕۆژەدا چی و پێتان وایە چۆن دەتوانن دەوری چالاکی وەکو هەمیشە کە بوویانە لە خەبات و مبارزاتی خەڵک لە کوردستانە نیشان بدەن؟ ئەبەتە من ڕاستیەکە خۆم لەو حاسیان نابینم کە پەیام بدەم بە هەڵسوڕاوان و چوزانم فعالانی سیاسی لە ناوەوە چون بە بڕوای من فعالانی سیاسی و هەڵسوڕاوانی سیاسی بۆ خۆیان لە ناوە بە پێی دەرچی شرایەتەکە بە پێی دەرچی وەزیەتەکە ئەو ژیری و توانایان هەیە کە خۆی بۆ ئامادە بکەن و خۆرە بکەن بەڵام من بەکو کەسێکە لە دوورەوە نزارەگەری ئەو هینە مبارحاڵ کەسێکم کە خەباتی سیاسی لەم سەردەمەیە ئەبینم ئەوەیە کە پێش هەموو شتێک فعالینی سیاسی و هەڵسوڕاوانی سیاسی جا ئەوانەی سەر بە حزبن سەر بەلایانی ترن یا بۆ خۆیان فعالن یا کەسانی سەر بەخۆ مستەقلن ئەوەیە کە کارێکی وانەکەن ڕژیمی و دەست و پەیوەندەکانی ڕژیم تەحریک بکەن دەبێت ئارام کاری ئارام و بە شوێنەیی و بە پشوو درێژی کاری ڕێکخراو بکەن تەلاش بکەن هەموو خەڵکی کرێکار و زەحمەت هەموو خەڵکی ئازادی خواست هەموو کەسانێک کە بە شکڵە لە ئەشکال لە دژی ئەم ڕژیمە خەبات دەکەن کۆیان وەکەن لە هەر چین و توێژەیەک هەر توزانم هەر تاقمێک هەر دەسەیەک هەر جەماعەتێک بە ئەشکالی جۆرا جۆر دیارە ئەوانەی کە بخۆیان لە ناوە خەبات دەکەن بە وردی بە چاکی لە من باشتر دەزانن کە لەکوێ چی پێویستە لە کام شوێن چی پێویستە لە کام مثلا شار یا دێ یا فلان چی پێویستە کام ڕێکخراو کام کۆمەڵە کام شکل لە خەبات هەموو ئەوانە ئەوەیە بەڵام من داوام ئەوەیە ئەو کار بکەن پەنانە بن بۆ تونند و تیژی بۆ ئەوەی کە ڕژیم و دەست و پەیوەندەکانی لە کوردستان تەحریک بکەن بۆ ئەوەی کە بە شکڵی لە ئەشکال بوار بدەن کە مانگرتنی گشتی
و ئەهدافی جەمعی لەبار بچێ یا لەتمەی لێ بکەوێ یا زەعیف بێ بۆیە دامەوەیەکە بە شکلی ڕێکخرا و بە شکلی ئارام و مەتین ئەو کارە بکەن داواشم ئەوەیەکە لەو شەرایەتەیە زۆر نەشەسپێن بە ئامانج و ئەهدافی حیزبی ئیدۆلۆژی تەلاش بکەن نییە هاواهەنگ و هاودڵ لەسەر ئەو خواستە عمومیانی کە هەیەە و ئەم جونبشە داوایان لێکە ئەوانە بەرنە پێشەوە بۆیە من داواشم لە هەموو خەڵکی کوردستان لە هەموو ئەو کەسانی کە بەشکڵە لە ئەشکال لە دەستی ئەم جمهوری ئیسلامیە زەربەیان دیوە لەتمایان خواردووە زوڵمیان لێچووە دفاع بکەن لە مانگرتنی گشتی بەشداری بکەن دفاع بکەن لە شۆڕشی ژینە بێن تێدا بەشداری بکەن هەڵبسوورن تەنیا فقط بە یەک گرتووی عمومی خەڵقە لەم سەردەمایە کە دەتوانێت ئەم شۆڕشە پایدار بمێنێ و هەنگاو بە هەنگاو بچێتە پێشەوە تا بواری سەرکەوت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد بۆ بەشداریتان پرسیارەکانم کۆتایی پێهات ئەگەر پێتان وایە نوکتێکی تایبەت هەیە کە ئاماژەتان پێ نەکردووە فەرموون. وەڵام من فقط داوام ئەوەیە کە لە بنەماڵەیە کەسانی کە ڕۆڵەکانیان لە دەرەوەن پێشمەرگەن لێرە تحتی تاسیری ئەو هەڕەشە و گڕەشانەی کە حکوومەتی جمهوری ئیسلامی لە فعالینی سیاسی لە دەرەوەی کە لە بەتایبەت لە ئەحزابێکە لە کوردستانی عێراق نیشتەجێندەکان نیگەران نەبن دەزانم نیگەرانن بەڵام دڵنیا بن کە ئەوانەی کە لێرن ئەوەی کە پێویست بێ بۆ خۆیان بۆ پاراستنی خۆیان بۆ بردنەپێشی کاروبەری خۆیان بە شکڵێکی ڕێکخرا و سازماندرا و کاراکەن و ئەبەدایان نەشڕەکێنێ ئەمە نەبێتە شتێک بۆەوەی کە جمهوری ئیسلامی لەوێ بتوانێت بربەخەباتیان بگرێ لەو بابەتەوە یەک زەڕ نیگەران نەبن و تلاش بکەن نییە جوابی مناسب بە هەڕەشەکانی کۆماری ئیسلامی جوابی مناسبی سیاسی بارەشەکانی جمهوری ئیسلامی بدەنەوە لە مانگرتنی گشتیا بەشداری بکەن ئەگەرەچەن بۆ سەر زیارەتان بە شکڵێکی زۆر چوان بچن بۆ سەرگۆڕی و شەیدانە و گۆڕی ئەو جان بەختێکدوانە لە هەموو شارەکان چ ئەوانەی ئێستا چ ئەوانەی پێشوو بە جوانی وەی رازێنن و بوار نەدەن کە جمهوری ئیسلامی بیاوێت دەو کلێنە ئیسفادە بکات لە جیاتی ئەوەی کە بچن دەستی خەم لە باوەش بگرن ئەژنۆی خەم لە باوەش بگرن بە شادی بە خۆشی بە شعار و بە سرودی شۆڕش جێرانە ئەو مەراسمانە بەرنە پێشەوە چون ڕژیم دەوانە تۆقیەوە بەڕاستی بە هەر دەرەجەیەک خەڵق شاد بێ خەڵق معتەرز بێ خەڵق پڕجۆش و خۆش بێ جمهوری ئیسلامی لەوانە زۆرتر نیگەرانە من داوام ئەوەیە کە ئەو کارە بکەین. داری سپاس دەکەم کا لە بەرنامەی کۆمەڵە سوڕانی ئەم هەفتەمان بەشدار بوون. زۆر سپاسی وەژەکەم دەستا خۆش و ماندوو نەبن کە ئەم وارەتان بەڕخساندم. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێ محەممەدی قادری ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و هەروەها کومیتەی تەکشی کۆمەڵاکە لەم بەرنمەیە بەشدار بوو. زۆر سپاس بۆ ئەوەی خۆشەویست کە لەگەڵمان بوون بینەرانی ئازیز تا بەرنمەیەکی تر و کۆمەڵە سوڕاوانێکی دیکە ماڵاوە.